بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش. ئایا لە کوردستاندا شتێک هەیە بە ناوی پرۆسی دیموکراسی؟ ئەگەر لە کوردستاندا پرۆسێکی دیموکراسی هەیە، ئەم پرۆسی دیموکراسیە لە چه ئاستێکدایە؟ ئایا لە ماوەی 22 ساڵی ڕابردوودا پرۆسی دیموکراسی لە کوردستاندا بەرەو گەشەکردن هەنگاوی ناوە یان لە شوێنێک تا قەتیس بووە یاوە خۆت ئەم دیموکراسیەتە لە بەرژەوەندی چەند حیزبێک لەوان ژوورتر چەند بنەماڵەیەک بەکار هاتووە؟ ئایا کوردستان لە ئێستادا لە قۆناغی گواستنەوەی سیاسیدایە یان هێشتا قۆناغێکمان ماوە بۆ ئەوەی بگەینە قۆناغی گواستنەوەی سیاسی یاوە خۆت قۆناغی گواستنەوەی سیاسیمان تێپەڕاندووە؟ لە ماوەی کاتژمێری داهاتوودا لەگەڵ نووسەر و لێکۆڵیار ئاراس فەتا هەوڵ دەدەین قسە لەسەر پرۆسی دیموکراسی لە کوردستاندا و گەشەکردنی ئەو پرۆسەی و کاریگەری حزب لە پرۆسی دیموکراسی لە کوردستاندا قسە بکەین. کاگەڕاز بەخێر بێت بۆ چۆپێکگەوتنیان. زۆر سپاس. کاگەڕاز بەشێک لە چاودێران بە تایبەتی ئەوانی کە نزیکن لە هەردوو حیزبی دەسەڵات لە کوردستانە قسە لەسەر ئەوەکەن کە ببوونی پراوێزێک بۆ قسەکردن، بوونی میدیای ئازاد، ئەمانە کافین بۆ ئەوەی کە ئێمە بڵین پرۆسی دیموکراسی لە کوردستاندا بوونی هەیە و بەشێکی تریژ لە ڕۆشنبیران و چاودێران پێیان وایە کە لە بنەڕەتدا شتێک نییە بە ناوی پرۆسی دیموکراسی لە کوردستاندا و ئەم پرۆسەیەکی قەتیسە و لە چەند خاڵێکی زۆر دیاریکرادا خۆی بینێتەوە. ئەگە بمانەوێت پێناسیەکی دۆخی سیاسی کوردستان بکەین، ئایا لە کوردستاندا شتێک هەیە ناوی پرۆسی دیموکراسی بێت؟ بێگومان کۆمەڵگای کوردستان وەکو هەموو کۆمەڵگاکانی تری دنیا کە بە کۆمەڵگای دوای جەنگ دەکرێت ناودێڕی بکەین، کێشەی لەگەڵ دامەزراندنی سیستەمدا هەیە، کێشەی لەگەڵ دامەزراندنی کۆمەڵگای هەیە و بەمەنایشی کە فۆرم بەخشینێک بە کۆمەلگایەکی دەڕێخستنی کۆمەلگا، کێشەی لەگەڵ دروستکردنی دەستورێکی پێکەوەی هەیە کە بتوانێت کۆی کۆمەلگا لەسەری ڕێککەوێت و بتوانێت کۆمەلگا لەسەری ئین بکات، ڕێزی لێ بێت و بە شێو لە شێوەکان داوەری بکات لە نێوان هەموو دەستگا و لە نێوان هەموو پندە کۆمەڵایەتەکانە. ئەوەی مەبەستمە بیڵێم ئەوەیە کە کۆمەلگای دوای جەنگ هەمیشە ڕوبەڕووی سێ کێشەی سەرەکی دەبێتەوە و دیارە کۆمەلگای کوردستانیش یەکێک لەو کۆمەلگایانە. کێشەی یەکەمیان بریتە لە بیناکردنەوە، واتە دروستکردنەوەی کۆمەلگا، ئەتر هەر لە خزمەتگوزاریەوە بگرە تاکۆگاتە دابینکردنی ئەوە پێداویستە سەرەکیەکان و کۆمەلگاش پێویستی بەوە هەیەکەوە بەردەوام بێت و بۆ بەردەوامێتەکانیش پێویستی بەم ستروکتورانە هەیە و دیارە جەنگ هەمیشە تێکشکاندنی هەموو ئینفراستروکتوری باڵین ئەو دەوڵەتەوە یاخود ئەو وڵاتە دەگەیەنێت و لەبەرەوە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی با بڵێن کێشە هۆکاری سەرەکیەکانی ئەو پرۆسەی دروستکردنەوەی وایخود بنیادنانەوەی کۆمەلگا و دەوڵەت لە جیهانی دوای جەنگدا خاڵ یەکەم وەکوتم بریتێ لە دروستکردنەوەی ئەم پێداویستە سەرەکیانە. خاڵی دووەم بریتێ لە بیناکردنەوەی دیالۆگ و بیناکردنەوەی سیاسی، بەمانایەکی کە لە نێوان هێزە کۆمەڵایەتی و سیاسیەکاندا دەشێت دیالۆگ هەبێت و دەشێت چەشنێک لە چەشنەکان ڕێکەوتنێکی سیاسی دروست بکرێت بۆ ئەوەی کەوا کۆمەلگا بتوانێت لەسەر ئەو بناغە یاسایی و دەستوریانە خۆی ڕێک بخاتەوە. گومانی تێدانی یەکێک لە هۆکارە سەرەکیەکان کە بتوانێت کۆمەلگاش کاری خۆی بتوانێت کۆمەلگا بەردەوامیەتی بە خۆیدا بریتێ لە ئاسایش و بریتێ لە ئابووری و بریتێ لە سیستەمێکی تەندروستی. خاڵی سێم کە بڕای من زۆر هەمان شت گرنجەتی خۆی هەیە بریتێ لە دام و دەستگاییکردن، واتە پرۆسەی بە دام و دەستگاییکردنی کۆی پێکهاتی کۆمەلگا، کۆی پێکهاتەکانی با بڵێن ئیداری کۆمەلگا و حکوومەت و دەوڵات. بە بڕای من ئەگەر ئەم سێ خاڵە لەبەر چاو بگرین، دیارە ئەم سێ خاڵەمانای ئەوە نییە بە شێوەیەک یەک لە دوای یەک دێت، دیارە تێکەڵ کێشە بن بە یەکتری، ناتەبا دەبن بە یەکتری و یاخود یەکتر بڕەکەن. ئەگەر ئەم سێ خاڵ لەبەر چاو بگرین لە کوردستاندا دەتوانین بڵێن پرۆسی دیموکراسی هەر لە دوای ئەزمموی یەکەمی پەرلەمەنتاریەوە کەنەوە توێکە هەڵبژاردن بوو، لە دوای ئەوە تووشی تێکشکانێکی گەورە بووین ئێمە تێشکانی شەڕی ناوخۆ کە جارێکی کە بینای تاحتی و کۆی سیستەمی سیاسی و ئەخلاقی دنیای ئێمەی وەران کرد. ئەم پرۆسەیە بەردەوام بوو تاوەکو سەرەتاکانی ڕوخانی ڕژێم کە ئێمە دیارە
کۆمەلگا ئێمە بە چەشنێکی شاقۆڵی دابش بوو بەسەر دوو هێزی کۆمەڵایەتی بە چەشنێکی شاقۆڵی دابش بوو بەسەر دوو دەستگای ئیداری و بەسەر دوو سیستەمی لۆکالی حیزبایەتیدا. لە دوای یەک ڕوخانی سەدام بەعسیزمەوە بێگومان قۆناغێکی کەیەتە پێشەوە، ئەویش قۆناغی یەکگرتنەوەی ئەوەی کە ناونراون یەکگرتنەوەی ئیدارە و قۆناغی دووبارە دروستکردنەوە و لەحیمکردنی دام و دەستگا حکوومیەکان بە یەکتری. قۆناغی سێمیش بە بڕای من کە لە دنیای ئێمەدا کە گرنجێکی زۆر تایبەتی خۆی هەیە بریتە لە قۆناغی دروستبوونی دەنگی ناڕەزا لە کۆمەلگای ئێمەیە. بۆیە من وا هەست دەکەم لە هەموو ئەم مەودا زەمانیەدا لە ماوەی ئەم 20 ساڵەدا ئەگەر شتێک ناوی بنین پرۆسەی دیموکراسی لەو لەحزەیە دروستە بێت کە هێزێکی کۆمەڵایەتیمان هەیە داوای بە دیموکراتیکردنی کۆی ژیانی سیستەمی سیاسی و ژیانی کۆمەڵایەتی و ژیانی ڕۆشنبیریمان دەکات. لە ئەو ماوەی کە جەنابەت باس کرد ئەگەر لە ڕاپەڕینەوە ئێمە هەژماری بکەین تا سەرەتای ساڵی 2003 ڕوخانی بەعسیزم لە عێراقا هێزێکی ناڕزایی ئەو تۆ لە کوردستانە نەبووە، بەڵام لە دوای ئەوە دەنگێکی ناڕزایی بەرزە بێتەوە. ئەم دەنگە ناڕزاییە توانیوێتی کاریگەری هەبێت لەسەر سیستمی سیاسی لە هەرێما بە ئاڕاستەیەکی ئابەرێکە کار لەسەر ئەو سێ خاڵە بکە کە تۆ ئیشارەتت پێە. بێگومان کارکردن لەسەر ئەو سێ خاڵە لە ڕووی بڵێن عملیەوە نەخێر، بەڵام لە ڕووی هۆشیاری سیاسیەوە بەڵێ. ینی گومانی تێدا نییە بۆ ئەوەی کەوا بتوانێت کار لەسەر ئەم سێ خاڵە بکەیت پێویستیت بەوە هەیە بەشدار بیت لە دەسەڵات، پێویستیت بەوە هەیە بەشێک بی لە ئەوانی کەەوە هەڵگری بڕیاری سیاسین و بەشێک بی لە با بڵێن جیهازی تەنفیزی. لەبەرەوەی ئەم دۆخە لە کوردستاندا بوونی نییە تاکو ئێستا کەواتە سیستەمی سیاسی ئێمە سیستەمێکە کەم تا زۆر لەسەر ئەساسی زۆرایەتی بەندە واتە نزیکە لە سیستەمی بریتانیەوە و بە پێچەوانەی سیستەمی مامسەن سیستەمی سیاسی لە وڵاتێکی وەکو سویسراوە کە سیستەمێکە لەسەر تەوافقی سیاسی بەندە. جا من مەبەستمەوەیە لێرەدا هێما بە ئەو بکەم سیستەمی سیاسی لە کۆمەڵگاکانی دوای جەنگدا لە ڕاستیدا کاتێک کە دروست دەکرێتەوە زۆربەی ئەو ئەزمونانەی کە لەسەر ئەساسی زۆرایەتی و کەمایەتی دروستە بن ئەزمونێکی تێکشکاوە، ئەزمونێکە کە گروپێک تێیدا قەبە دەبێت گەورە دەبێت دەوڵەمەند دەبێت بە دیکتاتۆری لۆکالی وایە خود چەشنە لە چەشنەکان دەسەڵاتگەر وە گروپەکانی ترتایە دەکەونە پەراوێزەوە و کۆمەڵگا بە شێو لە شێوەکان دەبێت بە کۆڕەپانێک بۆ تەنها بۆ پاراستنی بەرژەوەندەکانی گروپ. بەڵێ ئەتوانین ئەو ئەزمونی کوردستان کە جەناب ئشارەت بەوەیە نزیکە لە ئەزمموی بەریتانیەوە ئەتوانین بەراوردی بکەین بە ئەزمموی بەریتانی؟ نەخێر بێگومان نەخێر. من باسی ئەو دیموکراسیەت چییە؟ دیموکراسیەت ئەگەر تەنها ئەو سێ با بڵێن کۆڵەکەی سەرەکی لە دیموکراسیەتە هەڵبژێرین هەڵبژاردننی ئازاد، جیاکردنەوەی دەسەڵاتەکان لە یەکتری و لە هەمان کاتیشدا با بڵێن پەرلەمان کە ئەوە مەسەلەیەکی با بڵێن کۆڵەکەیکی سەرەکی سیستەمی دیموکراسیە، ئەمانە لە ڕاستیدا لە دنیای کۆمەڵگەکانی دوای جەنگدا زۆربەی زۆری وڵاتانی کەەوە ئێستاچە تەنها دیکتاتۆرەکانیش وجودی هەیە. ینی تۆ ناتوانیت ئەمانە بە تەنها ئەگەر لە حاڵاتێکە لە ڕووی فعلیەوە وجودی نەبێت ئامادە نەبێت لە کۆمەڵگایەکە بڵێن ئەم کۆمەڵگای دیموکراسیە. ینی گەمەی بەکارهێنانی کەرەستەکانی دیموکراسی بۆ بنج بەسکردنی سیستەمێکی دەسەڵاتگەڕا ئەمڕۆ مۆدێلێکە لە زۆربەی زۆری وڵاتەکانی ناوچەکە و زۆربەی زۆری وڵاتی دیکتاتۆرەکاندا ئامادەیە. لەبەرەوە دیموکراتیت تەنها بەوە ناپێورێت کە ئێمە میکانیزمەکانی بهێنین بەڵام ڕۆحەکەی بەجێ بێڵین. دیموکراتیت بەوە ناپێورێت کە ئێمە تەنها هەڵبژاردن بکەین لەو لاوە تەزویری تیا بکەین. دیموکراتیت بەوە ناکرێت کە دوو حزب لەبەر ئەوەی زۆرینەن کۆی سیستەمی کۆمەلگای مەدەنی و کۆی ئۆپۆزیسیۆنی وڵاتەکە پەراوێز بکەن و دووری بخەنەوە لە هەموو بڕارێکی سیاسی سەرەکی بێت وایە خودت لاوەچی بێت لە دنیای خۆماندا. واتە یەکێک لە کۆڵە سەرەکیەکانی دیموکراسیەت لە ڕاستیدا بریتیە لە بەشداریکردنی کۆمەلگا لە بڕیارە سیاسەکاندا.
ئەو کات ئەتوانین بە بڕای من باس لە دیموکراسی تێ بکەین کە تەندروستە لە دنیای ئێمەدا هەموو ئەو ئەزمونانەی کەوا دیموکراسیەت پێمان دەڵێت غایبە لەسەر چەندین با بڵێن خاڵ کاکرێ دەستنیشانی بکەین. یەکێکیان دابشکردنی دەسەڵاتە لە دنیای ئێمەدا بە هەموو شێوەیەک ئامادە نییە، بوونی نییە. واتە دەسەڵات هێندەی دەسەڵاتێکە وەکو لە ئەزمموی ئەم چەند ساڵە پێڕاگەیاندین دەسەڵاتی مەکتەبە سیاسەکانە لە پەرلەمان و لە شۆنە سەرچەکانی بڕارداندا ئەوەنە دەسەڵاتی خەڵک نییە و دەسەڵاتی نوێنەرانی ڕاستەوخی خەڵک نییە لە ناو پەرلەماندا. هەرچی پەیوەندی بە دەستگای قەزاییەوە هەیە دەشێت دەزای قەزایی ئێمە لە دنیای ڕۆژانەماندا ئیشی باش بکات، بەڵام لە دنیای سیاسی و لە دنیای ڕۆشنبیریمانە ئیشی زۆر خراپی کردووە. و تاکو ئێستا چێ هیچ ڕۆڵێکی کاریگەری نەبووە لە داوەرێکی ڕاستەقینە و بێلایەنانەنیک لە نێوان سەبارەت بەو کێشە گوانی و یاخود ئەو پرسە یاسایانی کەوە لە دنیای ئێمە هەیە. لە ڕووی سیستەمی سیاسیەوە دنیای ئێمە سیستەمێکە کە دەکرێت بە سیستەمی سوڵتانیزمی سیاسی لە ڕاستیدا لە قەڵەمی بکەین و ئیشی زۆر ورد و زۆر چڕیش لەسەر ئەم مەسلەیە کراوە. دیارە دەستور یەکێکە لە ئەو کەرەسانی کەوە ئەمڕۆ دایانەوێت لە ڕێگایەوە شەرعیەت بەم سیستەمە سوڵتانیزمە بدەن لە داهاتووی کوردستان. کاگاراز پێم خۆشە بینەوە سەر ئەو سیستمی سوڵتانی کە تۆ باسیەکەی ئەمە ئەوە بپرسم کە دروستکردنی دۆخێکی ناومێدی بە تایبەتی دۆخێک لە ناومێدی لەلای جیلێکی گەنج جیلێک کە تازە لە سەروبەندی ئەوەیە بەشداری لە پرۆسی سیاسی لە وڵاتەکەی خۆیان بکە. ئەمە تا چەند ڕۆڵی بینیوەلەوەی کە پایەکانی دیموکراسیەت ئەو پایانەی کە ئێمە ئیشارەتمان پێیان لە کوردستانە هێشتا بۆ بەهێزیە نەتوانرابێت بنیاد بنرێت یان بەلا ڕێدا برابن. کای ڕێبوار پرۆسی دیموکراسی بێگومان من باس لە پرۆسی دیموکراسی دەکەم پێشەوەی ببوورە وەڵامی ئەم پرسیارە دەمەوە حەزەکەم هێما بۆ خاڵێ بکەم کە زۆر گرنگە بە بڕای من. پرۆسی دیموکراسی لە هەموو وڵاتانە هەیە کە کێشەی دیموکراسی تێدایە. کاتێک کە باسی پرۆسی دیموکراسی دەکەین کەواتە خەلێک هەیە لە سیستەمدا، خەلێک هەیە لە بەڕێوەبردننی وڵاتەکەدا، خەلێک هەیە لە کۆی چەشنی ئیداری ئەو وڵاتەدا. کەواتە پرسی دیموکراسیەت کاتێک دروستە بێت کە شتێک هەیە کە غائبە کە ئەویش خودی دیموکراسیەت خۆیەتی و گروپی کۆمەڵایەتی جیاواز هەیەت لە کۆمەڵگایە کە بەرگری لەم ڕووبەرانە دەکەن. و دیارە لە دنیای ئێمەدا بە بڕای من زۆر زەحمەتە باس لە ئەوە بکەیت ئێستا چێ ئێمە لە قۆناغی گواستنەوە یابین. واتە دنیای ئێمە ئەوەندەی ئیشکردنی بەردەوام و بەرگری بەردەوامە لەو ڕووبەرە لەو ڕوبەر و پەراوێزە دیموکراسیانەی کەوا بوونی هەیە لە لای ئێمە ئەوەندە ئیشکردن نییە لەسەرەوەی کەوا بە دام و دەستگایکردنی پرۆسی دیموکراسی. ینی ئێمە لە قۆناغی گواستنەوەیە نین ئێستاە. نەخێر ئێمە سیستەمێکی سیاسی زۆر مەترسیدارمان هەیە و وەکوتم هێمان بۆدا پێدا مەترسیەکانی ئەم سیستەمە سیاسیەش لە ڕێگای دەستورەوە دەشێت بە شەرعیەت بکرێت و ئەمە ئەگەرێکە لە داهاتوودا پرسی سەرەکی دنیای سیاست لە وڵاتی ئێمەیە دەبێت. ئەگەر بگەڕێمەوە بۆ پرسیارەکەت بێهیوایی لە خەباتی دیموکراسیە بە بڕوای من بێهیواهی بوونی نییە. واتە هەموو دیکتاتۆرەکان چەندە بەهێز بن، هەموو سیستەمە دیموکراتیک دیکتاتۆرەکان چەندە پتەو بن، چەندە پایەکانیان لە ڕووی سەربازی و لە ڕووی ئاسایش و لە ڕووی پۆلیسی و لە ڕووی هەواڵگری و لە ڕووی ئابوووریەوە بەهێز بێت، بەڵام هەر کلێنی گەورەیان تێدایە. ینی ئەوەی کە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو نمونێکی بەسیط بەرینەوە لە مێژووی با بڵێن مرۆڤایەتی خۆماندا ئێمە شەڕ لە شەڕی تەڕوادەیە پاڵاوانێکمان هەیە کە تاکو ئێستا چێش دیارە وەکو نمونەیەکی زۆر بەرچەستە نەکە لە کتێبە مێژوەکانە باس دەکرێت بەڵکو بۆ بابەتێک لە دنیای سیاست و لە دنیای لێکۆڵینەوە تیۆریەکاندا کە ئەویش پاژنەی پێی ئەخیلیسە. ینی ئەخیلیس کاتێک کە دایکی ئەیکاتە ناو ئاوە ئاوێکی با بڵێن ئەوەی ئاوێکی پیرۆزەوە بۆ ئەوەی لە هەموو مەترسیەک بیپارێزێ ئەم ئەو ئاوای پارێزێ بەمانایشکە هەموو ژیانی ناکاتە ناو ئاوەکەوە بەڵکو لە قاچەوە دەیگرێت هەموو ژیانی خاتە ناو ئاوەکەوە ئەوەی بیری دەچێت هەموو ژیانی بخاتە ناو ئاوەکەوە بەمانایشکە پێی دەمێنێتەوە.
کاتێک لە شەڕی تەڕوادەیە ئەخیلیس برینارە بێت لەکوێ برینارە بێت لە پاژنێک پێیدا. دیکتاتۆرەکانیش هەمان چارەنووسیان هەیە لە دنیادا، واتە خاڵی چەندە خاڵی بەهێزیان هەیە کە نمایشی ئەوە دەکەن، دەسەڵاتیان هەیە، نمایشی ئەوە دەکەن کە دەتوانن تاوکو ئەبەت حکمی کۆمەلگا بکەن و تاوکو ئەبەت هەموو جونگەکانی کۆمەلگا کۆنتترۆل بکەن و تاوکو ئەبەت لەسەر کورسی دەسەڵات منەوە، بەڵام شوێنێک هەیە کە تایدا لاوازن، شوێنێک هەیە کە تایدا ڕوبەرێکەیە کە تایدا هێزیان تێدا نیە و کۆمەلگا ئەو ڕوبەرانە دەدۆزێتەوە ئیشی بۆ دەکات. بۆیە پرۆسەی دموکراسی پرۆسەیەکە بریتە لە بەردەوام ئیشکردن لە گەورەکردنەوەی ڕوبەرەکانی بەرگری بە بڕوای من لە دنیای ئێمەدا، چونکە مەترسی ئەوە هەیە ئەم سیستەمە لە ڕاستیدا بە ئاراستەیەکی زۆر بە ئاراستەیەکی با بڵێن سوڵتانیزمان بڕوات و بۆی ئەم مەترسیە ڕێگەی لە بژیرێت پێویستمان بە بەردەوامی هەیە لە خەباتی مەدەنی، پێویستمان بە گەورەکردنەوەی ڕوبەرەکانی بەرگری هەیە، پێویستمان بەوە هەیە کە ڕۆژ لە دوای ڕۆژ مۆدێل و خەیاڵ و فەنتازیای خەباتی مەدەنی گەورەتر بکەینەوە و بە شێوەیەکی ئاشتی خوازانە بەردەوام ئیش لەسرە مەسەلە. بەڵێ پێشەوەی بێمەوە سەر مەسەلە سوڵتانیزمی سیاسی، ئەو سیستمە ترسناکەی کە تۆ ئشارەتی پێیاکە لە کوردستانە هەیە، ئەمە بزانم ئایا ئۆپۆزیسیۆنی کوردستان لە کۆی پرۆسە سیاسیەکە ئاکەوێتە کوێ ئەو مەترسیەوە؟ ئایا لە موقعی بەرگریکردنایە، ئایا ئەو زاوی بەرگریکردنی دۆزیوەتەوانێ و هەوڵ بە ئەو ڕوبەرە فراوان بکات کە ڕوبەری بەرگریکردنە؟ بڵێ دیارە ئۆپۆزیسیۆن بە تەنها لە ڕووی سیاسیەوە من تەماشای ناکەم. بۆ من هەموو هێرزەران ڕزایەکانی ناو کۆمەڵگا بەشێکی ئەو پرۆسەیەن، واتە هەروەکو چۆن ئۆپۆزیسیۆن کە لە دەرەوەی با بڵێن جونگەکانی دەسەڵاتە بەشێکی دانەبراوی ئەو هێزە بەرگریەکەوە بەرگری لە ڕوبەرەکانی با بڵێن دموکراسی وایە خود ڕوبەرەکانی ماف و ئازادیەکانمان دەکە. ئەوهاش چەندین هێزی کۆمەڵایەتی ترمان هەیە لە دنیای ئێمە کە ئیش لەو مەسلەیە دەکەن، کە ئیش لەو ڕوبەرەیە دەکەن. لەبەرەوە ڕوبەری گشتی ڕوبەرێک کە تەنها حیزبە سیاسەکانی ئیشیتیان ناکەن و من زۆر بەڕاشکاوە نەحەزەکەم ئەوە بڵێم کە پێشەوەی ئۆپۆزیسیۆن دروست ببێت ئێمە ڕوبەرێک هەبوو لە ڕووی سەقافیەوە چەندین ڕۆشنبیر و چەندین هونەرمەند و چەندین ڕۆژنامەنووس و چەندین کەسانی تر لە دنیای ئێمە ئەکادیمیست ئیشیان تیا کردووە و باسن لەم ڕوبەرە سیاسیانە کردووە کە دەبێت بپارێزرێت و دنیای سیاست کۆنتترۆلی هەموو شتەکانمان نەکات. ئەمڕۆ ئەگەر ئۆپۆزیسیۆن دروست بوو بێت بێگومان لە ماوەی 4 ساڵدا جێگەی خۆشحاڵیە کە توانیوێتی ڕوبەرێکی باشی ئەو دنیای ئێمە کەم تا زۆر بگرێت و تعبیرە لەوەی کەوا دنیای ئێمە دنیایەکی زیندووە، دنیای ئێمە دنیایەک نییە تەسلیم ببێت، دنیای ئێمە ئامادە نییە جارێکی کە ئەزمموی بەحسیزم بە فۆرمێکی تر لە جیهانی سیاسی و لە جیهانی کۆمەڵایەتی و لە جیهانی ڕۆشنبیریە دووبارە بکات. بەس لە سوڵتانیزمی سیاسی کرد لە کۆی پرۆسەیەکی سیاسیە کە چەندین لایەنی جیاواز بە چەندین ئایدۆلۆژیا و چەندین میکانیزمیشی جیاوازیشەوە لەم ڕوبەرەیە کارەکەن. سوڵتانیزمی سیاسی لەکوێ جێ ئەبێتەوە، مەترسیەکانی چییە و هاندەرەکانی دروستبوونی یان میکانیزمەکانی هاوکاریکردنی دروستبوونی سیستمێکی سوڵتانی لە چی بینیتەوە؟ سیستمی سوڵتانی کاتێک لە ڕاستیدا دروست دەبێت کە کۆمەڵگا لە دۆخی جەنگ، دۆخی هەژاریەکی گەورە، جاری وایە دەوڵەمەندی گەورە مەرج نییە تەنها هەژاری ببێتە هۆی ئەوەی کەوە بێدەنجی دروست بکە، جاری وایە دەوڵەمەندیش دەشێت هۆکارێک بێ بە دروستکردنی بێدەنجی و گەندەڵکردنی کۆمەڵگا و کڕینی وجدان و ئەم جۆرە شتانە. لە هەمان کاتیشدا مۆدلێکی تایبەتە لە دەسەڵاتدارەتی کە دەشێت ئێمە پێی بڵێن چڕبوونەوەی بۆتەیەکی کۆمەڵایەتی و خێزانی دەسەڵات لە ناو بۆتەیەکی کۆمەڵایەتی و خێزانیدا. ئەم چڕبوونەوەی هۆکاری زۆرە بۆچی وای لێ دێت لە دنیای ئێمەدا بە بڕوای من یەکێ لە هۆکارە سەرەکیەکان بۆ چڕبوونەوەی دەسەڵاتی سیاسی لە ناودەستی پارتیە و لە ناو پارتیشدا بە بەرجەسەکراوی خێزانی بەرزانیدا
و کەسوکارەکانیان و ئەو کۆی ئەو سیستەم ئەو نەتوەرکەی کە دروستیان کردووە بە بڕای من بەشێکی گەورەی پەیوەندی بە بەو هەڵسوکەوتە زۆر سەقەتەی یەکێتی نیشتمانی کوردستانە هەبوو لە دەسەڵات لە کوردستاندا ئەمە یەکێکە لە هۆکارەکان کە دەشێت وەکو خاڵێک دەستنیشانی بکەین بۆچی چەشنێک لە با بڵێن لاسەنجی دروست ئەبێت لە کاتێکا کە ئەم دوو هێزە لە دنیای ئێمەدا دوو هێزی هاوسەنگ بوون کەم تا زۆر لە دنیای ئێمەدا دوو هێز بوون لە دوو ناوچەی دیاریکراودا و بە جەماوەرێکی گەورەی زۆر بە جەماوەری گەوری خۆیانەوە توانیبیان کۆنتترۆلی کۆمەلگای ئێمە بکەن لێرەوە من وا هەستەکەم بوونی ینی گۆڕانی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ قەزمێکی سیاسی یەکێک بوو لە هۆکارە گەورەکانی دروستبوونی سوڵتانیزمی سیاسی لە دنیای ئێمەدا ئەمە زایدەن ئەوەی کەوا سیستەمی سیاسی لە دنیای ئێمەدا لە فەراغێکی دەستوری گەورەی شکات ئێمە سیستەمێکی سەرۆکایەتیمان هەیە بەبێ ئەوەی کەوا دەستورێکمان هەبێت ڕەچایی بکەین دەستورەکە دانراوات تەجیل کراوە بۆ کاتێکی تر هۆکارەکانی دیارە کەم تا زۆر ئاشکرایە بۆ هەمومان بەڵام لەسەر ئەساسی دەستورێک کە هێشتا بڕای لەسەر نەدراوە ئێمە سیستەمیشی سیاسیمان دروست کردو ئەو دەستورێکی لە ڕاستیدا سوڵتانیە و لەسەر ئەساسی زۆرینەیەکی زۆر سەقەت لە پەرلەمانە ئێمە چەندین یاسا و چەندین پرۆژە یاسایی مەترسیدارمان تێپەڕاندووە لەلایەن ئەم دوو حیزبەوە بە شێوە لە شێوەکان خاڵی سێەم کە زۆر گرنگە بڕای من بۆ سەقامگیربوونی سیستەمێکی سوڵتانی بریتێ لە ئابووری نەوت واتە ئابووری نەوت لە دنیای ئێمەدا کە ئابوورێکی زۆر ناشەفافە وەکو هەموو با بڵێن وەکو هەموو ڕۆبەرەکانی تری سیاستکردن لە دنیای ئێمە سیاست پێویستی بە ڕۆشنایی هەیە لە ڕاستیدا بەبێ ڕۆشنایی ناتوانین سیاست بکەین ئێمە باس لە دیموکراسیەتیش بکەین و پرۆسی دیموکراسی بکەین بەڵام لە دنیای ئێمەدا لە ڕاستیدا ئەوەی تەنها شوێنێکەوە گڵۆپی بەسەرەوە نییە بریتە لە سیاست و بۆیە ئاگاداری زۆر کون و کەلەبەری ئێمە سامانی ئەم وڵاتەنین و ئاگاداری ئەوە نین چۆن دابەشەکرێت ئاگاداری ئەوە نین خۆشبەختانە لەم ماوەیدا ڕابردوودا ئێمە چەندین بەرنامە و چەندین هەوڵمان بینی کە ئەو ئاراستەی مەمە دیارە دەکات سامانی ئەم وڵاتە چی لێ دێت و سامانی ئەم وڵاتە لە دەستی چیا کۆبێتەوە سامانە سروشتی و مرۆیەکانی ئەم وڵاتە چۆن بەهرە دەدرێت و تا دوایی آخر خاڵ کە دەشێت وەکو خاڵە سەرەکیەکان باسی بکەم ببوورە دیارە زۆر خاڵ هەیە بەسمە بەستم خاڵە سەرەکیەکان بوو ئەویش بریتە لە دەستگای سەربازی و دەستگای هەوڵگری و دەستگای پۆلیسی ئەم ڕەگەزە گرنگانەی با بڵێن کۆنتترۆلکردن و چاودێریکردن و گرتنی ئینسانی ئێمە لە وایە خودت کۆمەلگای ئێمە و ئینسانی ئێمە بە چەشنێکی مەترسیدار گەشەی کردووە کە بیرمان نەچێت ئێمە زۆرترین بودجەی وڵاتی ئێمە لە بواری ئاسایشە سەرفەکرێت زۆرترین بودجەی ئێمە دەدرێت بە دەستگاگەلێک کە ئێمە نازانین چۆن و بە چ شێوەیەک تێیدا ئەم سامانەدا بەشەکرێت و لێرەوە بۆ هەموو ئەم جومگانە ئەگەر کۆ بکەینەوە زایدەن تەبان میدیا بیرمان نەچێت ئەوە یەکێک لە جومگە سەرەکیەکانمان سەرەکیەکانی دروستبوونی هەمیشە دەسەڵاتگەرێکی دەسەڵاتگەرە کە ئێمە ناومان ناوە سوڵتانیزمی سیاسی میدیا بەشێکی کۆڵەکەیەکی سەرەکی دروستبوونی ئەم جۆرە سیستەمانەیە بەمانایکە میدیایکی ئاراستەکرا و میدیایکی کۆنتترۆلکرا و ئەگەر چی وێنایەکی با بڵێن پلۆڕال و وێنایەکی بێلایەنانە بەخۆی دەدا بەڵام میدیایەکە لە پشتیەوە ماشینێکی گەورەی استراتیجی ئیشەکات کە ئەویش جوانکردنی وێنێ دەسەڵات و باشکردنی وجوهەکانی دەسەڵاتە و لە هەمان کاتیشدا ئاراستەکردنی کۆمەلگایە وایە خودت بە لە ڕێدابردنی چاوی کۆمەلگایە لەسەر شە ڕاستەکە کاگاراس ئەو سوڵتانیزمە و سیستما سوڵتانیزمی کە تۆ باسە کرد و شارتە بەوەیە کە چەند هۆکارێک هەن بۆ دروستبوونی سیستمێکی سوڵتانی لە کوردستانە هەژاری بووەتە هۆی ڕێگەگرتن بەرەو دروستبوونی سیستمێکی سوڵتانی یان دەوڵەمەندی بەڵام ناوبڕێکی کوردوە ڕێگرین دوایان ناوبڕە حەزەکەم بەڵام بێتەوە
بەڕێزان پاژۆ مناو بڕە کوردتا گەڕێنەوە لاتە.